ئەم کاتتان باش. لەم ساڵانەی دواییە لەگەڵ هاتنی ژمارەیەکی زۆر لە ئاوارەکان لە ناوچە جیاوازەکانی عێراقەوە هاوڵاتیان فێر بوون کە کەمپین ڕابگەێن و بە شێوازی جیاجیا هاوکاریەکانی خۆیان بگەێنە ئەو ئاوارانە. لەم دوو هەفتەیە دواییە لەگەڵ ڕووداوەکانی کەرکووک و ناوچەکانی دەوروبەری ئەم جاریان کوردەکان خۆیان بێماڵ بوون و بوون بە میوانی هاوڵاتیان لە کوردستانە. لەم بەرنامەیە ڕوانگە هەوڵ دەدەین لە نزیکەوە ئاگاداری ڕەوش و وەزعیان بین، لە هەمان کاتیشە لەگەڵ ئەو گەنجانە قسە بکەین کەم کەمپینانە ڕێگەخەن و هاوکاریەکانیان دەگەینە دەستی ئاوارەکان. دابڕان و ئاوارەبوون و هەڵوەدابوون لە زێد و نیشتیمان بەشێکی گەورەی مێژووی کووردە. ئەم ئاوارەبوونە دەرەنجامی ڕاستە و خۆی ویستی میلەتێکە بۆ ئازادی لەسەر خاکی خۆی و ڕازی نەبوونیەتی بە کۆیلایەتی و شکانی شکۆینەتەوەی. لە دوای کارە ساتەکانی کەرکووک و ناوچەکانی تری کوردستان و هێرشی گروپ و میلیشیایە چەکدارەکان بۆ سەرخاکی نیشتیمان و ئاوارەبوونی ژمارەیەکی یەکجار زۆر لە خێزان و هاوڵاتیانی کورد بۆ خۆپاراستن لە تۆڵە و ڕقی ڕەگەزپەرستانە و مەزهەبی، ئێستا شارەکانی هەرێمی کوردستان وەک میوان بەدەم خوشک و براکانیانەوە دەچن. بۆ کەمکردنەوەی قورسی کارەسات و نسکۆنەتەوەییەکان و سوکردنی باری ئاوارەکان ئەمڕۆ بەدەیان گەنج و کاڵی کورد لە خۆبوردانە گروپی خۆبەخشیان دروست کردووە بۆ یارمەتیدانی هاوزمان و هاونیشتیمانیانی خۆیان و لەسەر ئەرک و ماندووبوونی خۆیان لە هیچ هەوڵێک درێغی ناکەن. لە یەکەم ڕۆژی کارەساتی کەرکووکەوە دەستمان پێ کردووە 5 نەفەریشین لەو حالەتەیە توانیومانە تۆزێک لە مەعانەتی ئەم میوانە بە ڕێزانەی شاری کەرکووک تۆزێکیان لێکەم بکەینەوە بە خانوو، بە یاتاق، بە جلوبەرێک، بە ئەرزاق، بە کرێی خانوو کە بۆمان دابین کردوونە پێم وابێ 6 خانوو زیاترە، بەڵام 3 خانوویان خۆبەخش داویانە پارەکانیان نادەین بۆ کرێیەکەی، بەڵێ خواردنیشیان دووجەمە بۆیان دابینەکەین، بەس بەیانیان نەبێت نیوەڕۆ ئێوارە بۆیان دابینەکەین، وەکو شلە و برنج، ساوارە، نیسکمان بۆیان دابین کردووە، لەفەی مریشک و فەلافلمان بۆیان هێناوە، ئەوەی کە پێڕان نەگەیشتوین ئەو حالەتە لەفەمان بۆیان هێناوە. ئەم 5 کەسە یەکیان ئەمریکیە، یەکیان تورکمانە و یەکیان عەرەبە و سێیان تریشمان کوردی. ئێمە لە ڕێگەی ڕێکخراوەکەمانەوە هاوکاری کوردەکان دەکەین. خوا ئەم سۆزەی بە ئێمە بەخشیوە کە لە ئەمریکاوە بین بۆ ئێرە بۆ ئەوەی ئەم کارە ئەنجام بدەین. بارودۆخی ئێرە زۆر ئاڵۆز و سیاسیە. من نامەوێت لەسەر لایەنی سیاسی هیچ قسەیەک بکەم، تەنیا دەمەوێت هاوکاری خەڵکەکە بکەم، چونکە من دەزانم لێرە ئاوارەیەکی زۆر هەیە. هەر لەبەر ئەمەشە ئێمە لێرەین. لێرە دەمانەوێت شوێنی حەوانەوە بۆ ئاوارەکانی کەرکووک دابین بکەین. البداية احنا مجموعة شباب التقينا عبر الفيسبوك، بينا عربي بينا تركماني بينا كردي، استقبلنا تقريبا بحدود الأزمة ما كركوك صارت في سەرەتا ئێمە کۆمەڵێک گەنج لە ڕێگای فەیسبووکەوە یەکترمان ناسی کە عەرەب و کورد و تروکمانمان تێدایە. لەگەڵ خەیرانی کەرکووک پێشوازیمان لە نزیکەی 40 خێزان کرد و ماڵ و جلوبەرگ و پێداویستیەکانی ترمان بۆ دابینکردن. ئەوە جگە لەوەی خانومان بۆ بەکرێگرتن. لە ڕێگای سۆشال میدیاوە هەوڵ دەدەین هاوکاری کۆ بکەینەوە کە بریتیا لە پۆشاک و خۆراک و تەنانەت هەندێک کەس پارەش دەبەخشن. ئێمە هەفتەیەکە خەریکی ئەم ئیشەین و وەکو کۆمەڵێک گەنج نەک لایەنی فەرمی. کارەکانمان تا ئێستاش بە باشی ئەنجامداوە. ئاشکرایە حکومەت ناتوانێت هەموو شتێ بکات. ئێستاش هەندێک کەس لەناو هەیکەلێک دەژین و لایەنی فەرمی هیچی بۆ نەکردوون.
کاک گۆران ئێوە چەند عائیلە ئەبەن بەڕێوە و چیان بۆ ئەکەن؟ وڵاوکو ئایلە لێرە تقریبان 38 ئایلە بەس ناخواردنی وڕانێ ئێوارە پێشتر سبەینانیشمانە و بەسکە لە فندق بوون ئێستا هینامانە ئێرە خانمان لۆیان گرتیە لۆ هەمویان ئەو ئایل هەیە قەڵەباڵغە تقریبان 20 نەفەر 18 نەفەری تێدایە ئایلە شەیە مەسەلەن 4 نەفەر 5 نەفەرن ئیدی وەکو جلگ و بەرگ و یاتاغ و بەتانی و ئەو شتان بە کاملی هەمویان لۆ دابین کرایە ئەوەی کە ژیانی ڕۆژانەیانە خواردن و ئاو و نازانم ئەم پێداویستیەکانی کە لە ناو خانوویەکە بڵێن خێزانێک پێویستی پێێتی مەسلەی ئاوە مەسلەی خواردن حازرکردنە ئەو شتانی کە ئامادە ئەکرێن لەکوێ ئامادە ئەکرێن ما خانوویەکمان لێرە گرتۆ بەس وەکو مەخزن ئەشیاکانمان ناودانە خواردنیش لێوێ دروست دەکرێتن جێدی لە بینی خۆیان اتفاقیان کردی ئەو ڕۆی کەم ڕۆژەکە هەر ماڵی جارێک لێ دەنیان جەمێک لێنیا ئەو ماڵەکە خواردن لێنێن بۆ چەند ماڵی لێنێن بۆ هەموویە کە هەژدە سی و ئەوەندە ماڵە بەگشتی وەزایان چۆنە ڕۆ وەزایان چۆنە لەوە باشترە کە لەوەی بیدایەتی یەکەم ڕۆژ و دوم ڕۆژکە هاتن ئێستا باش کۆمەکتان پێ ئەکرێ بۆیان حتا حەدەشی دەتوانین ئەوەی لە تااقەتماندا ئەمە لۆمان کردینە هەتا ئەوکو ئێستا نەمان هێشتە لە هیچ بێبەش بن یعنی هەست ناکەن پێویستیان ئەمانەی کە ئێوە کارەکانیان بۆکەن هەست ناکەن پێویستیان بە هیچ بێت بە تەکیید پێویستیان دەبیتن بەس ناتوانین ئێمە وەکو منە زەمەنین ئێمە خێرخوازم توانین هەموو شتێکی دابینکەین ناتوانین سەلام عەلەیک باشی خانمجان خێزانەکانی کەرکووک ژیانیان لە ناو هەیکەل و خێمەکان پێ باشترە لە ژیان لەژێر سێبەری ئاڵای خوێناوی داگیرکەر و لولەی تانکەکانیان ئەوان چیرۆکی دەیان جار ئاوارە بوونن لەسەر خاکێک کە زێدی باب و باپیرانیانە دایە وەزای ئێوە چۆن بوو کە هاتن بۆ ئێرە و چی قەوماکە هاتنە ئێرە والله وەز ئێمە خراپ بووین لەگەڵ شەوە دوی شەو خەبەرەوەیاندا پێمانە وترین بڕۆن کەمحەتیرانەکان وتی ڕاکەن ئەوانە هاتن بەسەرمانە وڵا نەمانزانەی چۆن دەرچوێت ئەوڵا پرسیارێکمان ناتۆ پرسیارێکمان کرد وڵا ڕامان کرد لە دەستەی تەرەکات دەرچوێت وڵا ڕۆیشتن بۆیە هاتین بۆ هەولێر هەر بە جلمان نینە هەر ئاوەنی هاتی بەجلی بەری خۆتانەوە هاتن بەڵێ ئاڵۆڵی چوار لەگە خۆمانە نینە بەس هەویەکانیشتان هەمویان ڕۆشت بوون هەنێکی ڕۆیشت بوو هاتەوە بەس من ناتبووە ئێستا بەڵێ ئالە وڵا ئەی ئێستا کە هاتوونەتە هەولێر وەزعتان چۆنە وڵا وەزعمان خراپەکوە ئالە وڵا خەڵک بەدەمتانەوە هاتووە جگە لە کاگۆران و ئەوان خەڵک بەدەمتانەوە هاتووە وڵای بەس کاگۆرانەوان هاتوون و ئەوان هاتوونە بۆ پێشگیریمان چی کەمی چیتان هەیە پێویستیەکانتان چییە؟ ئێمە ئەوتە هیچوان لێ پێمان وڵا خەڵک ئەوانە تشیاندا پێمان کاگۆرانەوان بەقرانە لە ناو خانووەکە ئاو و کارەبا و ئەم وەزعانەتان جێبەجێ بووە هەتانە کارەبا بەڵێ هەنێ قسانیمانە جلومول و ئەو ئەنەمان هیچوا پێنێت نقصانیتان هەیە؟ بەڵێ نقصانیتان هەیە لە وڵات هەنێکیان بۆمانێنە ماڵی ئەوە بێت سومەس ئەشیا ئالەوڵا ئێوە چەند سەرخێزانن کە هاتوون ئێمە 4 نەفەرین 4 نەفەر بەڵێ چۆن بیرەکەنەوە لەوەی کە بڕۆنەوە یان بمێنەوە لێرە جارێ وڵا ئەگەر وەزع خۆش بێ ئەی تێکەین ئەگە وەزع خۆش بێ خۆ تی بکەین لەیە تعدای ناموسمانەکەن و لەبەر ئەوە ناڕۆینەوە خۆبەخشەکان ئەوانەی تا دوا سات ویستیان داکۆکی لە شکۆی شار بکەن ئەوان نایانەوێت ئێرادەیان لەلایەن داگیرکەرەوە حکم بکرێت لەوەتەی هاتوون بۆ ئێرە ئێوە هەر هەفتەیەکەوە نیە؟ چۆن ژیانتان لێرە ئەگوزارێ لە هەولێر زۆر سپاسی خەڵکی هەولێر دەکەین زۆر مەمنونیانین بەڕاستی چاکە و پیاوەتیان لەبیر ناکرێ بە تایبەتی کاک گۆران و کاک عەبدڵا بە هەموو شێوەی هاوکاریان کردوین یعنی وا پێمانەوە دیارە ئاوارەیمان پێوە دیار نەبێ وەکو میوانداریەک هاتبێتی نە شاری هەولێر بەڕاستی لە خواردن لە پێداویستی لە جلوبەرێک بە هەموو شێوە یارمەتیان داوین چاکە و پیاوەتیان لەبیر ناکەین ئێمە بە هەموو شێوەیەک دەستخۆشییان لەکەین توانین بۆم باسکەی کاتی وەزعەکە چۆن بوو هیچتان هێنا لەگەڵ خۆتانە یان چۆن بوو؟
بەڵێ دادەست پێشەوەی کە بین داخیر هەولێر بین با بڵێ نەشەوە من خۆم وەکو خۆبەخشێک لە ساکترەکانی بەرگریدا لە شاری کەرکووک بەرگریەکی قارەمانانەمانە کرد ئیتر کاتێکمانزانی دەبابە و چەندین چەکی قورس لە تەکمان کشانەوە نەمازانی سیاسەتەکە چی بوو ئێمەش هاتینەوە ئەوەندەمان پێکرا خوشک و دایکم و خێزانمان دەرکەین ئەوە نەبزانی کوردی و بە هەموو شوێت تعداد دێکن تعدای ناموزت دێکن ئەوە ناکپا منەوە ئەوە مناڵە ئەوە ئافرەتە بە هەموو شێوەیەک یعنی دڕندن پێویست ناکە باسی زۆر شت بکەین بەڵام وەزعەکەتان چۆن ئەگوزارێ حەزم لێ نزیکەوە بزانم کە پێداویستیەکانتان چییە وەزعی خۆت و مناڵەکان و خاو خێزانتان چۆنە بەڵێ وڵی سەرەتاوەکو پێتم دیانی کە داخلی هەولێر بووین هەستمان بە ئاوارێتێکی ڕاستە ناخۆشە جێگا و ڕێگا و شوێنی خۆمان بەجێهێشت و ئێمە بەڕاستی هەمومان هەر بۆ جلو بەرگەواتی نەماتوای تەنانەت هیچ شتێک لەگەڵ خۆمان بێنین ئیسەشکە لێرەین هەندێک هەواڵێکتان هەیە لە ماڵوخان و جێڕێی خۆتان لەوێ چی لێ هەر وەڵاهی بەکەمی ئیتر چارە نووسی ئەو شارەش دیار نییە نازانین لەو شارە ماڵمانەمینێ حاڵمانەمینێ نازانین بشتینەوە مەترسێکی زۆر لەسەرمان هەیە بەدەمەوەچوونی خەڵکی کوردستان بەشێک لە ئازارەکانی ئاوارەبوونی کەم کردوتەوە ئەوان وەک میوان سیر دەکرێن لەسەر ماڵی خۆیان دەستخۆشی لە خەڵک هەولێرەکەین بەڕاستی بەهانامان هاتنە پیریمانەوە باوشیان بۆمان کردەوە زۆر دەستخۆشی لێیانەکەین دەستخۆشی ئەم گروپە خێرخوازەشەکەین یارمەتیمانەدەن بەڕاستی زۆر دەستخۆشی لێیانەکەی پێویستیەکانتان چییە لێرە بۆ نمونە ینی ئەوانیش کە یارمەتیتانێن لەوانەیە تا ڕادەیەک بتوانن ئەو هاوکاریانەتان بکەن ئەوەی کە لێتان کەمە ئەوەی کە پێداویستیتان هێشتا ماوە خۆتەزانی خێزان پێداویستی زۆرە چی شتێک هەیە کە ئێوە پێویستیتان پێێتی هێشتا وڵی هەتاستە پێویستیمان بە هیچ نییە هەموو شتمانێ الحەمدولیلا خێرخواز یعنی یارمەتیمانی داوە هیچمان نقصانی هەتاستا هەموو شتێکیان بۆمان دابین کردووە مانەوەتان لە هەولێریان گەڕانەوە بەنسبەی مانەوەمان جارێ بەخوا نیازمان نییە بڕۆینەوە ئەرێ وەڵا 3 ساڵە داعش ئەوە ئەجا حەشت یعنی ئاوا بە ئاسانی نەجاتمان نابێت لە حەشت سەبارەت بە ڕۆڵی دەستگا و دامەزراوە حکومیەکان لە ڕووی یاسایی و نەتەوەییەوە لایانی پەیوەندیدار جەخت لەسەر ئەوە دەکەنەوە کە بەهێزکردنی ڕۆحی هاوکاری لای تاکی کورد و گرنگیدان بە ژیان و بژێوی ئاوارەکان ئەرکی سەرشانی حکومەتە. خۆی ئێمە کاتێکە باسی مرۆڤەکەن یەکێک لە پرەنسیپەکانی مرۆڤایەتی بوون بریتە لە بوونی ڕوحی هاوکاری لە هەر تاکێکدا بەبێ جیاوازی لە نێوان ڕەگەزەکاندا بەبێ جیاوازی لە نێوان ئاینەکاندا بەبێ جیاوازی لە نێوان نەتەوەدا کەواتە بوونی ڕوحی هاوکاری لە هەر مرۆڤێکدا مرۆڤایەتی ئەو کەسە و ئەو گەلە ئەسەلمێنێت بەڕای ئێمە ئەو مێژوەی کە کورد تۆماری کردووە بەڕاستی مێژوویەک پڕ لە کارەسات و نەهامەتی و دەردەسەری بۆ گەلی کوردستان ئەمە وای لێ کردووە کە گەلی کورد و خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی بەردەوام لە هاوکاری بەرامبەرەکانیان بەردەوام هەست بە مرۆڤایەتی بکەن و هەست بە دەردەسەری و نەهامەتی خەڵکی بەرامبەر بکە چونکە خۆی بەو قۆناغەدا تێپەڕیوە بۆیە لەو ڕوانگەیەوە گەلی کورد وەکو گەلێکی عاتفی بە شێوەیەکی گشتی هەست دەکات بەوەی کە کاتێککە کەسێک لە ناڕەحەتیە بێت کاتێکە کۆمەڵێک کەسیان خەڵکێک لە ناڕەحەتی ئەبێ پڕ بەدڵ حەز بەوە ئەکات کە هاوکاری بکە بۆیە کاتێک کە تۆ بە قۆناغێکدا تێ ئەپەڕی زیاتر لە
گرفت و کێشە و مەعاناتی خەڵکی بەرامبەرتی ئەگەی چونکە خۆت بە هەمان قۆناغدا تێپەڕی ئەمەش وای لە گەلی کردکردوکە بەردەوام لە هاوکاری ئەو خەڵکانە بێت یاخود ئەو کەسانە بێت کە لە ڕۆ لە هەرێمی کوردستان ئەکەن بە هەر هۆیەک بێ بەتایبەتیش ئەوانەی کە وەرک و ئاوارە و پەناهەندە ڕویان لە هەرێمی کوردستان کردو تاوەکو ئێستا بەتایبەتیش لەم ڕووداوانەی دواییدا کە لە ساڵی 2004ەوە گەلی کوردستان و هەرێمی کوردستان ڕوبەڕووی کۆمەڵێک کێشەی نەخوازراوەوە و ئەمیش وای کرد کە کۆمەڵێک خەڵکی ناوچەکانی دەوروبەری هەرێمی کوردستان و هەروەها ناوچەکانی تری عێراق ڕوو لە هەرێمی کوردستان بکەن ئەوەی کە تێبینی کرا بەڕاستی لە سۆنگەی مرۆڤبوونی هاوڵاتی کوردەوە و تاکی کوردەوە هیچ جیاوازیەک نەکرا لە نێوان ئەو خەڵکەی کە لە پارێزگاکانی تری عێراق و ڕویان لە هەرێمی کوردستان کردو بەوەی کە بارێکی ناسەقامگیر و ڕۆژێکی ناسەقامگیر ڕویان لە ناوچەکانی ئەو خەڵکانە کردووە و هەروە ئەو کوردانی کە لە ناوچەکانی تری کوردستان و یاخود لە وڵاتەکانی هەرێمیەوە ڕویان لە هەرێمی کوردستان کردو کە ئەمەش بەڕاستی مای خۆشحاڵی و خۆشبەختیە کە ئێمە ئەتوانین بڵین کە ناجیاکاری یەکێکە لەو پرەنسیپانەی کە بەردەوام بنەماکانی مافی مرۆڤ و دیموکراسیەت سەرچاوی لێوەرئەگرێەوە پشتی پێ ئەبەستێ بۆیە هیچ جیاوازیەک تێبینی نەکراوە ئەوانەی کە ئێمە بە دوواداچوونمان کردووە بە گوێرەی ئەو مامەڵەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کردی بە پێچەوانەوە ئەتوانین بڵین کە گەلی کوردستان زۆر یارمەتی دەربن زۆر هاوکار بوون بۆ ئەو خەڵکانی کە ڕویان لە هەرێمی کوردستان کردو تەنانەت خەڵک ئامادە بوو کە ئەوەی کە لە ماڵی خۆیەتی بیکا بەنیوە بۆ ئەوەی کە بتوانێت ئەو خەڵکە لەو دەدەسەری و لەو نەهامەتیە ڕزگار بکات خۆی بە گوێرەی ئەو بڵین ڕێکەوتنی کە پێشتر هەبووە لە نێوان حکوومەتی فیدرالی عێراقی و هەروە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ناوچانی کە لە دەروی هەرێمی کوردستانن دیارە ئەو هەوڵاتیانی کە لەوێن بەڕاستی کۆمەڵێک مافی و کۆمەڵێک ئیمتیازاتیان هەیە و ئەمەش لە کاتی بڵین هاتنی ئەم هاونیشتیمانیانە بۆ پارێزگاکانی هەرێمی کوردستان وای کردووە کە لە کۆمەڵێک ماف بێبەش بن ئەمەش وای کردووە کە ئێمە لە ڕێگەی کۆمسیۆنی باڵای مافەکانی مرۆڤ لە عێراق و هەروەها دەستی سەر بەخۆی مافی مرۆڤ بەهانایە بین بۆ ئەوەی کە ئەگەیتە سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستان کە جێگەکردنەوەی ئەو خەڵکەیەوە ئاوردانەوەی لە دابینکردنی پێداویستی ژیان بۆ ئەو خەڵکە چونکە بەڕاستی پێشتر زەمینە سازی نەکرابوو بەرنامە ڕێژەی نەکرابوو بۆ هاتنی ئەو هاونیشتیمانیانە بۆیە ئەمەش وای کرد کە ئیلتیزامێک لەسەر حکوومەتی هەرێمی دروست بکە کە ئەمیش بەڕاستی بەداخەوە بەهۆی ئەو بارودۆخە سەختەیەکی حکوومەتی هەرێمی پیاتی ئەپەڕێ لەوانەیە تا ڕادەیەک ئاسان نەبێ بۆیە حکوومەتی هەرێمی کوردستانیش وای کرد کە لە ڕێگەی کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە هانا بۆ ئەوان بەرێوە پەیوەندیان پێ بکەوت لەسەر خەت بن لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی و بەتایبەتیش ئاژانسەکانی UN تاوەکو بتوانن پێداویستی ژیانی ئەم خەڵکە دابین بکەن و ئەوەش کە ئەکەیتە سەرشانی حکوومەتی عێراقی فدرال بەڕاستی ئەوەیە کە ئەم هاوڵاتیانە بە پێی ئەوەی کە بژێویان کە خود دەخلی ماگانیان یاخود هەموو ئەو بڵین کارە ڕسمیانی کارە فەرمیانی کە لە شارەکەی خۆیان هەیەیان بۆ پەیوەندی بە حکوومەتی عێراقی فدرالەوە هەبوو بۆیە گرنگە بەڕاستی لە ڕێگەی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی حکوومەتی عێراقی فدرالەوە بتوانن مافی ئەم هاوڵاتیانە دابین بکەن بەوەی کە هەم لە ڕووی داراییەوە لە ڕووی مادیەکەەوە بۆ هەمیش ئەو خەڵکی چونکە ئێمە کۆمەڵێک هاونیشتمانی کە هاتوونە تێرە بەڕاستی فەرمانبەریتیایە قوتابیتیایە خەڵکێکەیە کارمەندی فەرمیە لە دەستگاکانی ئاسایش دەستگای پۆلیس ئەمانە هەمووی مافی ئەوان هەیە کە وەزیفەکانیان لە بەرچاو بگیرێت چونکە مەترسی لەسەر ژیانیان هەیەەوە بەپێی هەموو پرەنسیپەکانی دنیاش مافی ژیان سەرەکی ترین مافا کە ئەبێ پێش هەموو شتێک پارێزگایی لێ بکرێ بۆیە پێویستە لەسەر حکوومەتی عێراقی فدرال کە مافی ئەم هاوڵاتیانە بپارێزێ و هەموو ئەوانش کە هەڕەشە هەیە بۆ سەر ژیانیان مەترسی لەسەر ژیانیان هەیە پارێزگاریان لێ بکات و جگە لەوەش بەڕاستی ئەو بڵێن دۆخە ناسەقامگیرێکی ئێستا لە پارێزگاکان و ناوچە کوردستانەکانی تری هەرێمی کوردستان هەیە پێویستە بەڕاستی ئەمە وا بکات کە زەمانەتی دابینکردن و پاراستنی ژیانی ئەم هاوڵاتیانە بگەڕێتەوە و جگە لەوەش ئەو مافە ئیداری و فەرمیانی کە هەیەە بەڕاستی ئەبێ لە بەرچاو بگیرێت و بتوانن کە بێبەش نەبن لە مافەکانیان. لە ڕووی کۆمەڵایەتیشەوە کاتێک کەسێک ئاوارە دەبێت بەبێوە بەرچاوگرتنی شوناسێکی دیاریکرا و پێویستە هەستی هاوخەمی و هاوکاری وەک بنەمایەکی یەکانگیری کۆمەڵایەتی بەهێز بکرێت. بەنسبەت ڕوحی هاوکاری ئەوە لە گیانی مرۆڤەکاندا هەیە بە حکمی ئەوەی مرۆڤەکان
هاوڕەگەز یەکترن لە ڕووی پێکاتەوە و هەروەها لە لاینی ئاینیشەوە کە ئاین هانی مرۆڤەکانە دەدات کەوا هاوکاریەکی دی بکەن وەکو کە دەڵێ وتعاونوا على البر والتقوى واتە ئێوە هەمیشە هاوکاری یەکتری بکەن و هەروها لە شوێنێکی تر کە لە فەرمودەشدا هەیە دەڵێ چیت بۆ خۆت پێخۆشە بۆ برایەکەی خۆشت پێخۆش بی کەواتە مرۆڤ بە حکمی ئەوەی کە پێکاتەکە وەکو مرۆڤە ئەبێ هاوکاری مرۆڤی تر بکە ئەمەش دەگەێتەوە سەرناخی مرۆڤەکان سەر هەست و سۆز و شعوری مرۆڤەکان لەوەی تا چڕات دەیەک هاوکار و یارمەتیدەری براکەی خۆی دەبێت کە لە ڕەگەزی خۆیەتی ئەگەر سەیری مێژووی گەلی کورد بکەین بە درێژایی مێژوو لە زۆربەی زۆری چرخەکان و یاخود هەرچەند ساڵ جارێک تووشی ئاوارەی بووتەوە ئەگەر بگەڕین و بۆ ساڵی هەفتایەکان لە سەردەمی هەفتاوچار بۆ ساڵانی هەشتایەکان لە ساڵانی هەشتاوسێ لە ساڵانی 91 لە 2003 و ئەو ئاوارە بوونەی کە ئێستا هەستی پێەکەین کەواتە ئەمانە وەکو کۆکردنەوەیەک لەوەی لە زهنی تاچی کورد دروست بووە کەوا هەمیشە ئاوارە بووە کاتێک بە بەردەوام تووشی ئەو حاڵەتانە دەبێت ئاوارە دەبێت لەسەر دەستی ڕژێمە دکتاتۆریەکان لەسەر سەوسانەوە ئیتر لێرە شتێک لە ناو ناخی دروستە بێت کەەوە ئازارێک هەیە کە ئەو ئازاری لە خۆی دەبینی هەست بە ئازاری کەسان تریش دەکات هەست بە ئازاری نەتەوەکانی تریش دەکات با لە نەرتەوەی خۆشی نەبێ ئەگەر نەتەوەکەی عەرەب بێ تورک بێ فارس بێ هەرچی هەبێ بەڵام ئەو ڕوحێتە لە ناخی دروست بووە چکە خۆی زۆر هەستی بە ئێش و ئازارەکەی کردووە خۆی دەزانی ئاوارەبوون چەند سەختە دەربەدەری چەند سەختە چکە ئاوارەبوون و دەربەدەری حاڵەتێکی ئاساییە ئەگەر بڵێن بەنسبەت میلەتی کورد نەکرد حاڵەت خەریکە دەتوانین بڵێن ئاوارەبوون بۆتە دیاردە چکە هەر 2 ساڵ 3 ساڵ جارێک ئەو حاڵتە دووبارە بیتەوە مەرز نیە بڵێن تەنها لە کوردستانی باشوور ئەگەر سیرکردن لە کوردستانی ڕۆژ ئاواش دەبینین خەڵک ئاوارە بۆ بۆێرە دەبینین لە ناوەڕاستی عێراق خەڵک ئاوارە بووە کەواتە بە دووبارە بوونەوەی ئەو حاڵەتە شێوەی دیاردەی وەرگتووە کە ئەو شێوە دیاردەش وەرگتووە ئیدی هەرێک لە ئێمە بە پیا و ژن کۆڕ کچ شتێک لە مێشی دروست بووەکەەوە ئەم ئاوارانە بێدەسەڵاتن ئەم ئاوارانە بێشڕێ و شوێنن ئەو ئاوارانە لە ناوچەکانی خۆیان بە ناچاری ئاوارە بوونە جیاوازە لەوەی کەەوە کەسێک کۆچەکە بە کۆچێکی ئارەزومەندانە جیاوازەکە لەوەیدایە ئەوانە هیچ کاتێک حەزیان نەکردو لە شوێنی خۆیان ئاوارە بن و ئەو ئاوارە بوونەش حاڵەتێک کە دروست دەبی لە بەندەکانی مافی مرۆڤیش ئاماژەی پێکراوە لە بەندی چاردەم کە دەڵێ هەموو کەسێک بۆ هەڵاتن لە دەست سەوسانەوە مافی پەنابردن بۆ وڵاتێکی دیکەی هەیە بۆ پەنابەرێتی واتە مرۆڤ ئەو مافەی هەیە پەناب بە دیارە ئەو پەنابەریەش لەوە سەرچاوی دەگرێت کە لەو ناوچەیە ترس و تۆقاندن هەیە گرتن و کوشتن هەیە شەڕ و ململانەی و جەنگەکان هەیە و لەم حاڵەتەش هەموو کەسێک خوازیارە ئەوەی کەەوە ماڵی منداڵی کە سوکاری خۆی لە مەترسیەکانی جەنگ دوور بخاتەوە بۆەوەی کەرامەت و شەڕەفی پارێزراو بێ ژیانی پارێزراو بێ. کورد بەردەوام لە کارەساتێکەوە پێدەنێتە مەرگەساتێکی تر لە ئاوارەبوونێکەوە بەرەو نەهامەتیەکی تر بەڵام لە دوای هەموو گلانێک هەستی نەتەوەیی و ویژدانی کوردبوون و هۆشیاری پێکەوە بوون و لەگەڵ یەکتردابوون بەرزتری دەکاتەوە ڕۆحی کوردبوون بریتیە لە ڕۆحی هەستانەوە و یاخیبوون لە دوای هەموو نسکۆیەک و هاوسۆزی و هاودەردی لەگەڵ یەکتر.